کوژرانی ژنان لە تورکیای بەناو دیموکراسیدا. ئامادەکردنی پەیمان. هەروەک ئاگادارن لە زۆرێک لە وڵاتانی دنیادا لەژێر زەختی بزوتنەوەی ژنان و پشتیوانی پیاوانی یەکسانی خوازدا بەشێکی بەرچاو لە مافەڕەواکانی ژنان دەستەبەر بوون و ژنان بوونەتە کارکتەرێکی کاریگەر لە کۆمەڵگا و کایە کۆمەڵایەتیەکاندا. لەم چەند ساڵەی دواییدا لەسەر دەست و بە پیشانگایەتی ژنانی شۆڕشگێڕی کۆمەڵایەتی بەرین لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا کەوتەڕێ. دوای کوژرانی ناجەوان مێرانەی ژینا ئەمینی بەدەستی گەشتی ئێرشادی ڕژیمی کۆماری ئیسلامی، دوا بە دوای ڕاپەڕینەکانی وڵاتی سووریە و ئازادبوونی بەشێکی بەرچاو لە ناوچە کوردیەکان، ژنانی ئەو وڵاتە بە تایبەت ژنانی ڕۆژئاوای کوردستان بە شێوەیەکی بەرچاو بە بزوتنەوەکەوە پەیوەست بوون و بوونە داینەمۆی بزوتنەوەی مافخوازانەی گەلانی ئەو وڵاتە و بە خەبات و خۆڕاگری و گیانبازیەکانیان دنیایان سەرسام کرد و بوونە جێی شانازی ژنان و خەڵکی یەکسانی خواز لە ئاست دنیادا. بەڵام جێ داخ و پەژارەیە کە لە وڵاتێکی وەک تورکیا ساڵانە بەلێشاو ژنان دەبنە قوربانی نیزامی کۆنەپەرست و پیاوسالاری ئەو وڵاتە و حرەکەتێکی ئەوتۆ بۆ بەرگرتن لەم کردارە زۆردارانە و ناسەردەمیە ناکەوێتە ڕێ. لە خوارەوە سەرنجتان بۆ ئامارێکی دڵتەزێن ڕادەکێشم کە لەو وڵاتەدا و لە ماوەیەکی زۆر کەمدا ڕوویان داوە. لە ماوەی تەنیا یەک شەو و ڕۆژدا لە تورکیا و باکووری کوردستان 6 ژن کوژراون. پلاتفۆرمێکی داکۆکیکار لە مافەکانی ژنانیش دەڵێت 3 لەو ژنانە پێشتر بڕیاری دوورخستنەوە و پاراستنیان بۆ دەرچووە، بەڵام نەتوانراوە ژیانیان بپارێزرێت. ڕۆژی پێنجشەمبە 19 شوباتی 2026 زاینی ئەندامانی پلاتفۆرمی تاوانی دژ بە ژنان دەوەستێنن لە بەردەم وەزارەتی دادی تورکیا لە ئەنقەرە گردبوونەوە و لە ڕاگەیاندراوێکدا ئاماری کوشتنی ژنانیان لە 24 کاتژێری ڕابردوودا بڵاو کردەوە. پلاتفۆرمەکە ڕەخنەی توندی لە وەزیری کاروباری خێزان و خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکانی تورکیا گرت و ڕایگەیاند. وەزیر هەموو ڕۆژێک پۆستی بەهێزکردنی خێزان دەکات، بەڵام هەوڵ دەدات ژنان لە نێو ئەو ماڵانە بهێڵێتەوە کە پڕن لە توندوتیژی. بە گوێرەی ئاماری پلاتفۆرمەکە ڕووداوەکانی کوشتنی ژنان لە 24 کاتژێردا بەم شێوە بووە. ئێستەمبۆل فلیز شاغبانگۆڵ لە کاتی جیابوونەوەیدا و لە بەرچاوی 3 منداڵەکەی لەلایەن هاوژینەکەیەوە بە چەقۆ کوژرا. گەبزە ئایلین پۆڵاتداغ لە ویسکەیەکدا و لە بەرچاوی خەڵک بەچەک کوژرا لە کاتێکدا پێشتر بڕیاری دوورخستنەوەی بۆ بکوژەکە دەرکردبوو. وان گونگڵ ئالکان لەلایەن ئەو پیاوەوە کوژرا کە پێشتر بڕیاری پاراستنی لێ هەبوو. عوسمانیە ئێلن کۆرکۆچ لەلایەن ئەو پیاوەی لێ جیابووەوە کوژرا. ئاکساری کۆبرا کەڵچ لەلایەن هاوژینی پێشوەیەوە کوژرا، بکوژەکە زەینەب ئایازی ئامۆزای کۆبراشی کوشت. پلاتفۆرمەکە جەخت لەوە دەکاتەوە کە دەکرا ڕێگری لەم کۆمەڵکوژیەی ژنان بکرێت و دەڵێت ئەگەر یاسای ژمارەی 6284 تایبەت بە پاراستنی خێزان و ڕێگریکردن لە توندوتیژی بە شێوەیەکی کاریگەری جێبەجێ بکرایە و چەکی بکوژەکان وەربگیرایە، ئێستا ئەو ژنانە لە ژیاندا دەمان. بەپێی یاسای ژمارە 6284 کە لە تورکیا کارایە، دەبێت دەوڵەت پارێزگاری لەو ژنانە بکات کە هەڕەشەیان لەسەرە. بەڵام چالاکوانانی مافی مرۆڤ دەڵێن سستی لە جێبەجێکردنی یاساکە بووەتە هۆی بەرزبوونەوەی ژمارەی قوربانیان.